بەرەبەیانی ئەمڕۆ لە ماوەی کاتژمێر 3 تاوەکو 5 بەرەبەیان لە سنووری گەرمیان چەندین بمەلەرزە و پاشلەرزە ڕووی داوە. یەکەم بمەلەرزە لە کاتژمێر 3:15 خولەک بووە بە گوڕی 3.1 پلەی ڕێختەر بووە و بەهێزترین بمەلەرزیان لە کاتژمێر 4:02 خولە بووە کە گوڕەکەی 4.8 پلە بووە کە چەکی بمەلەرزەکە لە نێوان قەسری شیرینی ڕۆژهەڵاتی کوردستان و پەروێزخانە بووە. دواتر چەندین پاشلەرزەی دیکە ڕووی داوە تاوەکو کاتژمێر 5:07 خولەکی بەرەبەیان بمەلەرزە و پاشلەرزەکان ناوبەناو بەردەوامی هەبوو. 5 بمەلەرزە و پاشلەرزە ڕوویان داوە. بمەلەرزەکان لە شارەکانی لە چەند شارێکی هەرێمی کوردستان هەستی پێکراوە، بەڵام لە قەزای کەلار بە بەهێزی هەستی پێکراوە و هاوڵاتیان لە کاتی دووەم بمەلەرزەدا کە کاتژمێر 4:02 خولەک بووە هاتوونەتە دەرەوە لە ماڵەکانیان لە ترسی ئەوەی کە بمەلەرزەی دیکە ڕوونەدات. من ئێستا لەسەر قەڵای شێروانەم وەکو ئەیبینن لە دیمەنەکاندا. قەڵاکە لە ساڵی 2017 کە بمەلەرزەیەکی بەهێز لە قەڵاکە ڕوویدا، ئەو کات قەڵاکە بەهۆی کاریگەری بمەلەرزەکەوە بەشێکی درزی بردو ڕووخا، بەڵام ئێستا هاتمە قەڵاکە سەیرم کرد، سەیری ژوورەوەم کرد، هیچ ئاسەوارێکی بمەلەرزە لە قەڵاکەیان نەبوو، واتە هیچ زیانێکی بە قەڵاکە نەگەیاندووە. من قسم لەگەڵ بەرگری شارستانی گەرمیاندا کرد لەبارەی زەرەر و زیانی بمەلەرزەکە. ئەوان ئاماژەیان بەوە کرد کە هیچ کەسێک پەیوەندی پیانەوە نەکردووە کە زەرەر و زیانیان پێگەشت بێت لە بەهۆی بمەلەرزەکەوە. و قسم لەگەڵ ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار کرد، ئەویش ئاماژەی بەوە کرد کە بەهۆی کاریگەری بمەلەرزەکەەوە هیچ کەسێک نەهێنراوەتە نەخۆشخانەکەیە.